بەمەبەستی کبکردنەوەی دەنگی ئازاد و ڕێگەنەدان بە ئەنجامدانی خۆپشاندان هێزێکی زۆری چەکدار لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بڵاوی پێکراوە بە وتەی ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 450 کەس لەلایەن هێزەمنیەکانەوە دەستگیر کراون. ئەوەی ئێمە تێگەشتوین لە کوچە و کۆڵانەکانی سلێمانی ئێستا حالیان ئەوەی کە لە ڕانیە گوزەرێ و ئەوەی لە چەند چەماڵ و چەند شوێنێکی کوردستانە گوزەرێ بە سەربازگەکردنە و لێرەوە هۆشداریە دەین ئەم بە سەربازگەکردنە کوردستانە باتە دۆخێکی قوڵی زۆر خراپەوە. دۆخەکە گەشتووەتە ئەوەی کە خەڵک نەتوانێت بە ئازادی بچێتە ناو بازاڕی سلێمانیەوە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک مەحموود و کاک عەدنان عوسمان و چەند کەسێکی تر ئێمە ڕۆشتوونەتە بازاڕ وەکو هاوسۆزیەک بۆ ئەوەی کە زیاتر لە 450 کەس گیرا و لە زیندان ڕفێنراوە نەگیراوە چونکە گرتنە بێ بە ئەمری حاکم بێت ڕفێنراوە و بەشێکی زۆری خەڵکی تر هەڕەشە و تەهدیدی لەسرە و شارەکان بە سەربازگە کراوە گەشتە ئەوەی کە هێزێکی ئەمنی زۆر دەورەی ئێمەیدا. دۆخی سلێمانی تەواو ناجێگیرە بە پێی زانیاریەکان لە زۆربەی شوێنە گشتیەکانی شارەکەدا هێزەمنیەکان بەچەکەوە بڵاوەیان پێکراوە. هەروەها ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕای دەگەێنێت سلێمانی کراوە بە سەربازگە و هێزەمنیەکان لە ناو بازاڕی شاری سلێمانیدا ڕێگە بە کۆبوونەوە و تەنانەت وێنەگرتنی هاوڵاتیانیش نادەن. هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکات پێویستە هێزی سەربازی لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان دوور بخرێتەوە. بە هیچ جۆرێکم دۆ حیزبە ناتوانن ژیانی خەڵک باش بن. هەموو ڕۆژێک لە تەمەنی حکوومەتەکە ئێوان درێژتر وەزی خەڵک خراپترە. لەبەر ئەوە ئەگەر هێزی نیشتیمانی پێویستە بڵێن تەواو کۆتاییمان پێهاتووە با هێزی کە بڕوا نمونەیکە تاقی بکەنەوە. لەبەرەوە ئەمە خەتەرە بۆ ئەوان. ئەمڕۆ ئێمە نایبی ڕۆشتوینەتە ناو جادە بە داوایان لێکردین بڕۆین بۆچی بڕێنەوە هاوڵەتی لێرە وەستاوین ئاگامان لە خۆنمان نەبوو ڕێک پەمپی غازیان کرد بە دەمو چاومانە چاومان تر قڕمان گیرا کەوتینە کۆچین و پژمی و خەڵکەکە بە خەڵکەکان ناچەر کرد و ناوەمی وڵاو. بەهۆی بەلاڕێدابردننی خۆپشاندان و مامەڵەی نابەرپرسانەی هێزەمنیەکانەوە لە ئیدارەی ڕاپەڕین 2 کەس شەهید کراون و لە شوێنەکانی دیکەش بە سەدان هاوڵاتی بریندار بوون. هەروەها زیاتر لە 200 کەسیش دەستگیر کراون. هاوکات لە دوای کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم ئەو دوو حیزبە پاڵپشتی خۆیان بۆ خۆپشاندانی مەدەنیانەی خەڵکو و داواڕەواکانیان دووپات کردەوە و بڕیاریشە بەرەیەکی نیشتیمانی بەرفراوان پێک بهێنن بۆ زیاتر کاریگەرکردنی داواکاریەکانی خۆپشاندەران. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.